مەترسی عەلمانیەکان لە جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام ئەوەیە کە خۆیان لاڕێبوون. کابرای دز لەوە دەترسێت دەستی ببڕدرێ بۆیە دژی شەریعەتی ئیسلامە. زیناکار لەوە دەترسێت کە ڕەژم بکرێ حەدی لەسەر بکرێ دەڵە شەریعەتی ئیسلام بەکاڵک نایەت. ڕیباخۆر و سوخۆر لەوە دەترسێت کە ڕێگای سوخۆری لێ بگیرێت دەڵە بەکاڵک نایەت. ئەوەی گەندەڵی و زوڵم دەکا لەوە دەترسێ، ئەوەی کە مرتد دەبێ و هەڵدەگەڕێتەوە دەبێتە دژی ئیسلام لەوە دەترسێ. دنیا ئەمانە بە قانون ڕێکخراوە، هەمووی بە قانون ڕێکخراوە، بە ئیسلامیش ڕێکخراوە. مەبەستم چییە؟ یعنی ناڕەزابوونیان بە شەریعەتەکەی خوا لەبەر نوقسانی دینەکەی خوا نییە، لەبەر ناڕێکی خۆیان. من پرسیار ئێستا ڕووی دەم هەم لە بەڕێزانی لیژنەی نووسینەوەی دەستورە و هەم ڕۆشم لە حیزبەکانە بەگشتی حیزبە قەومیەکان و حیزبە ئیسلامیەکان و هەم ڕۆشم لە ئەو میلەتی کوردەیە. ئایا ئێوە ڕازی نابن بەوەی کە ئەو یاسا و شەریعەتەی کە خوا ئێوەی دروست کردو بۆی داناون پێی ڕازی نابن؟ پێتان وایە کە فڵان کەسی عەلمانی و فڵان کەسی عەلمانی کە قسەکانیان دەبیستن پێتان وایە ئەوان زیاتر لە بەرژەوەندی خەڵکدان و ئەوان زیرەکترن لە خوای گەورە و ئەوان چاتر تێدەگەن